بینەرانی بەڕێز لە بەرنامەی ڤیەرەوە ئەم کاتتان باش. سەرەتا زۆر داوای لێبوردن دەکەین بۆی کێشەیەکی تەکنیکیەوە چەند خولەکێک لە دەستپێکردنی کاتی بەرنامەکە دواکەوتین. بەڵێ بینەرانی بەڕێز 67 ساڵ لەمەوبەر پێشەوە قازی محەممەد و هەڤاڵانی لە مەیدانی چوارچرا لە شاری مەهابادی ڕۆژهەڵاتی کوردستان لە سێدارە دران. لە هەڵبژاردننی شارەوانیەکانی باکووری کوردستان و تورکیادا بەدەپە سەرکەوتنی گەورەی بەدێزەناو لە 11 پارێزگان ناوەندی شارەکانی بەدەست خستووە و دەیان ناوچە و شار و شارۆچکەی دیکەش شارەوانیەکانی کەوتووەتە دەست بەدەپە. لە ڕۆژاوای کوردستانی شەڕ و پێکداداری دژوار بەردەوام و سەرکردەیەکی دیکەی داعش خەڵکی باشووری کوردستان کوژە، هەروە سەرکردەیەکی داعشی دیکەش لە جزئا کوژراوە کە سەر بە تیمە تایبەتەکانی دەوڵەتی تورک بووە. ئەمڕۆژ ساڵیادی کۆڕەوە مێژویی و تراژیدیەکەی ساڵی 1991 باشووری کوردستانە کە تێیدا ملیۆنان کەس کۆچبەر بوون. ئەمانە بابەتی سەرەکی ئەمڕۆی بەرنامەکەمان دەبن. هەڵبەتە هەوڵ دەدەین لە ڕێگەی تەلەفۆنەوە میوان بەشداری پێ بکەین و هەڵیان بسەنگێن. سەرەتاش دەچینە ڕۆژهەڵاتی کوردستان 67 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی وەگەمڕۆدا لە شاری مەهاباد لە مەیدانی چوارچرا یەکەمین سەرۆک کۆماری کوردستان قازی محەممەد پێشەوا و هەڤاڵانی لە سێدارە دران. پێشەوا قازی محەممەد ساڵی 1900 زاینی لە شاری مەهابادی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بوو و وەک کەسایەتێکی ئاینی ڕۆشنبیری خوێندەوار و خاوەن پێگە بوو لە ناو خەڵکدا و پێشەوا لە سەرەتای لاوێتیەوە بەشداری کۆڕی خەبات و تێکۆشان بوو و هەر لە ژێکافەوە بگرە تا حزبی دیموکراتی کوردستان و ڕاگەاندنی کۆماری کوردستان بۆ ساتێک کۆڵی لەو خەبات و تێکۆشانەی نەدا و لە دواییشدا لەو پێناوەشدا ژیانی خۆی بەخشیوە. پێشەوە لە کاتی ڕاگەاندنی کۆماری کوردستاندا ڕاگەاند بوو ئەمڕۆ لە مێژووی نەتەوەی کووردا باشترین ڕۆژە، ڕۆژێکە کاڵای کوردستان لەسەر بەرزایی شاری مەهاباد هەڵکرا. نەتەوەی کورد وەکو هەموو نەتەوەکانی جیهان مافی ئازادی و هەڵبژاردننی هەیە، سەدان ساڵ بۆ گەیشتن بە سەرەتایەترین مافەکانی خەبات دەکا و لەو ڕێگەدا هەزاران قوربانی پێشکەش کردووە. ئەمڕۆ ئێمە سربەخۆین هاوڕێی بەهێزمان هەیە، دەبێ ئاڵای کوردستان هەر شەکاوە بێ ئەم کارەش لە سەر شانی ئێوەیە و ئەو چرایی هەڵکراوە نابێ بکوژێتەوە. بەڵام دوای 11 مانگود لە 26 سەرماوەرزدا یەکێتی سۆڤیەت بەڕێکەوتنی لەگەڵ شای ئەو کاتیێراندا دەستی لە پشتیوانی کوردان بەردا و ئەرتەشیێران بێشەڕ گەڕایەوە ناو سنووری کۆماری کوردستان و شاری مەهابادی داگیر کردەوە و کۆتایی بە تەمەنی کورتی کۆماری مەهابادات. لە 26 ژانویەی ساڵی 1940دا لێژنەیەکی تایبەتی ئەرتەش ئێران گەشتە مەهاباد و دادگای سەربازی تایبەت بە قازیەکان پێگات. کاتێک سەرۆکی دادگا قازیەکانی بەخیانەتکار بەناو کرد، لە وەڵامیدا قازی محەممەد دەڵێت ئێرە ماڵی منە، خاکی کوردستان خاکی باب و باپیر و ئەژدادی منە، چۆن دەتوانم دەستی لێ هەڵگرم. دادگای ئەرتەشی ئێران سزایی لە سێدارەدانی بەسەر قازیەکاندا سەپاند و لە بەرەبەیانی 30 ئاداری 1940دا پێشەوا قازی محەممەد، حەمەحسێن خانی سەیفی قازی، ئەبولقاسمی سەدری قازی لە چوارچرای شاری مەهاباد لەو شوێنەی کە کۆماری تێدا ڕاگەاندرا بوو لە سێدارە دران. پێشەوا قازی محەممەد بەر لە سێدارەدانی ڕای دەگەنێت چاوم مەبەستن، حەز دەکەم لە دوایین چرکەی ژیانمدا بە سەربەرزی بە چاوکراوەیی لە نیشتمانە خۆشەویستەکەم بڕوانم. ئێوە قازی محەممەدێک دەکوژن، بەڵام بزانن کە لە هەر دڵۆپێکی خوێنی من هەزاران قازی محەممەد شین دەبنەوە. داوا لەگەلی کورد دەکەن خەباتی خۆی لە پێناوی ڕزگاری کوردستاندا پەک نەخات و باوەڕی بە دەوڵەتی خۆفرۆشی تاران نەکات، بژی کورد و کوردستان. بەڵێ بینەرانی بەڕێز دەچینە باکووری کوردستان و لە هەڵبژاردنەکانی شارەوانیەکان کە لە تورکیا و باکووری کوردستان بەڕێوە چوون بەدەپە سەرکەوتنی مەزنی بەدەستێنە. بەدەپە لە 11 ناوەندی شارەکان سەرکەوتنی مەزنی بەدەستێناوە و 3 شارەوانی مەزن و بەدەیان شار و شارۆچکەی وەدەستی خۆی خستووە بە پێی ئەنجامە فەرمیەکانیش تا ئەم ساتانە هاکەپە لە 144 جەپە لە 127 ماپە لە 115 و بەتەبەش بەنزیکەی لە 107 دەنگەکانی بەدەستێناوە. تاکو ئێستا لە 192 دەنگی ناو سندوقەکان جیاکراونەتەوە و بە پێی ئەنجامەکانیش وەدەست کەوتون. بەدەپە لە کوردستان سەرکەوتنی مەزنی بەدەستێناوە.
AKP لە سەدا 44 دەنگەکان JP لە سەدا 27 MAP لە سەدا 15 بەدەپەش نزیکەی لە سەدا 7 دەنگەکانی بەدەستهێناوە. لە هەڵبژاردنەکەدا AKP پارێزگاری لە شارەوانەکانی ئەستەمبۆڵ ئەنقەرە کردووە کە پێشتر لە دەستی دابوون. JPش لە شاری ئیزمیر و ویلایەتەکانی سەر دەریای ئیجێل لە ڕیزی پێشەوەیە. MAPش شارەکانی ئەدەنە و مێرسینی خستە ژێردەستی خۆیەوە بەڵام دەنگەکانی لە شوێنەکانی دیکە زۆر کەمی کردووە. هەرچی پارتی ئاشتی و دیموکراتی بەدەپەیە لە کوردستان دەنگەکانی بە ڕێژەیەکی بەرچاو زیاد کردووە و زیاتر لە 102 شارەوانی بەدەست خستووە کە سیانیان شارەوانی مەزن و هەشتیان ناوەندی پارێزگاکان و ئەوانی دیکەشیان شارەوانیەکانی قەزا و ناحیەکانن. بەدەپە 11 شاری بەدەستهێناوە بۆ یەکەم جاریش بەدەپە شارەکانی مێردین و بەدلیس و ئاگری لە AKP سندوتەوە. شاری مەزنی ئامەد و ناوچەکانی باخلەر، بسمیل، ئەرخەنی، جەزرۆ، پەیاز، کاراز، پاسوور، لجە، فارقین، سوور، یەنیشەر، ئەگەڵ، چنار، پیران و هێنێ، ناوەندی ئێلێح ناوچەکانی قۆبین کەرجۆس، ناوەندی سێر ناوچەکانی بایکان، هاوێڵ و دێ، ناوەندی بەدلیز ناوچەکانی خیزان، مۆتکی، نۆرشین، ئەخلات، ناوەندی جۆلەمێرگ و ناوچەکانی گەڤەر، شەمزینان و چەلێ، ناوەندی ئیغدیر و ناوچەکانی تۆزان، ناوچەی تۆزان، ناوەندی شاری مەزنیوان و ناوچەکانی ئەلباگ، ئەپاق، شاخ، ئارتەمیت، قەلقەلی، سەراف، هەروە ناحیەکانی سارای، ئەردیش، موکز، وەستان، پاییزاوە، ڕیاءەپک، بێگر، ناوەندی شاری مەزنی مێردین، ناوچەکانی کەربۆران، دێرق، قۆسەر، شەمرەغ، نسێبین. هەروە لە ئەلەزیزیش ناوچەی دەب بەدەست خراوە. هەروە لە ناوەندی شرناغ ناوچەکانی ئەلکێ، جزیرە، هەزاخ، سلۆپی و قلابان، ناوەندی دێرسیم، ناوەندی ئاگری و ناوچەکانی گیادین، بایەزید و توتاق، دیگۆری سەر بە قارس، ناوچەکانی سەر بە ئەرزڕوم، قەرەیاز، تەکمان، خنس و کار چۆپان، ناوچەکانی سەر بە ڕۆحا، پەرسووز، وێرانشار، هەوەنگ و خەڵفەتی، ناوچەکانی سەر بە موش، مەلازگر، گمگم و قوب، هەروە ئاگدەنیسی سەر بە مێرسینیش بەدەستی بەدەپا کەوتون. بەڵێ بینەرانی بەڕێز ئێستاش بۆ هەڵسەنگاندنی زیاتر هەروە شرۆفەکردنی هەڵبژاردنەکانی باکووری کوردستان بەڕێز قادر عەزیز سکرتێری پارتی ئایندەی کوردستان لە باشووری کوردستانەوە لەگەڵماندایە. بەڕێز قادر عەزیزم کاتتان باش. بەڵێ مەخابن پەیوەندیەکەی بەڕێز قادر عەزیز لەگەڵ مابوو پچڕا هاوکارانم هەوڵ دەدەن دووبارە پەیوەندی لەگەڵ بەڕێزیاندا گرێ بدەنەوە. دەچینە ڕۆژاوای کوردستان، دەچینەوە ڕۆژاوای کوردستان و سووریا لەوێ شەڕ و پێکدادانی دژوار بەڕێوە دەچن و ڕاگەنرا لە شارۆچکەی جزعی هەرێمی جزیرە. لە شەڕ و پێکدادانەکانی ئەم دوایەدا سەرکردەیەکی چەتەکانی داعش کە خەڵکی چەمچەماڵی باشووری کوردستانە کوژراوە. بەپێی هەواڵێک لە لاپەڕەی تویتەری داعش بڵاو کراوەتەوە لە 27یان مانگەدا چەتەیەکی داعش هێمن یاسین مەجید ناسراو بە ئەبوماریا لەلایەن هێزەکانی یەپەگەوە کوژراوە. ئەبوماریا لەدایکبووی گوندی یا بەڵکو شارۆچکەی قەرەهەنجیری سەر بە شارۆچکەی چەمچەماڵی باشووری کوردستان بوو. باوکی ئەو چەتەیەش بە چەندین ساڵ بەکرێگیراوی ڕژێمی باس و سەدام حوسێن بۆ لە ساڵانی 90ەکاندا لەلایەن پێشمەرگەوە کوژراوە. ئەبوماریا لەگەڵ گروپە تندڕەوە ئیسلامیەکاندا لە شارەکانی مووسڵ، زاخۆ، کەرکوک، سلێمانی، ئەنبار و چەندین شوێنی تر پەیوەندی هەبووە. ناوبراو لەو سەرکردانەی داعش بووە کە کاری لەسەر لاوانی کورد کردووە بۆ ئەوەی ڕەوانەی بەرەکانی شەڕ دژ بە کوردانیان بکە. بەڵێ بینەرانی بەڕێز هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کە پەیوەندیان لەگەڵ بەڕێز قادر عەزیز گرێداوەتەوە و گفتوگۆ لەگەڵ بەڕێزیاندا دەکەین. بەڕێز قادر عەزیزم کاتتان باش. کاتتان باش. بەڕێز قادر عەزیز وەکو ئێوە ژاگادارن دوێنێ لە باکووری کوردستان و تورکیا هەڵبژاردننی شارەوانیەکان بەڕێوە چوو. لەو هەڵبژاردنەدا نوێنەری کوردان بەدەپە سەرکەوتنی مەزنی بەدەستهێناوە لە چاو هەڵبژاردنەکانی ڕابردوودا دەنگەکانی زۆر بوون. ئێوە ئەم هەڵبژاردنانە بەگشتی لە ئێستادا چۆن هەڵدەسەنگێنن و هەروە سەرکەوتنی بەدەپەش لەو بوارەدا چۆن شرۆڤە دەکەن؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەو هەڵبژاردنەی شارەوانیەکان لە تورکیا گرنگ بوو، بۆ هەموو لایەنەکان گرنگ بوو
بەڵام ئەوەی کە چاوەڕوانەکرا بەڕاستی ئەوە نەبوو بە تایبەتی چاوەڕوانەکرا دوای ئەو هەموو گەندەڵیە ئاک پارتی دەنگەکانی زۆر کەم بکە ڕێژەیەکی زۆر لە دەنگەکانی کەم بکە ئەوە نەبوو سەبارەت بە کورد بە تایبەتی بەدەپە و هەدەپە بەڕاستی ئەوەی چاوەڕوانەکرا جێگەی خۆشحاڵیە کە دەنگەکانیان زۆر زیادی کردووە سەرکەوتنی زیاتریان بەدەستهێناوە لە بەراورد لەگەڵ هەڵبژارنەکەی ڕابردوو کە بە دڵنیاییەوە ئەوەش هەڵوێستی کورد لە باکووری کوردستان بەهێزترەکە بە تایبەتی هاوکێشەکە زیاتر بە قازانجی کورد دەگۆڕی لە پرۆسەی سیاسی و لە سەرخستنی پرۆسەی سیاسی لە قۆناغەکانی داهاتوودا. قادر عەزیز پێتان وایە لە پاش هەڵبژاردنەکان چ ڕەوشێک لە تورکیا دێتە ئەراو ئایا پێتان وایە پرۆسەی ئاشتی بەرەو پێش دەبا یاخود نەخێر بە پێی ئەنجامانەی کە بەدەست کەوتون ئاستەنگی دروست دەبێت؟ لەخۆ ئەوەی لایەنەی کە پرۆسەی ئاشتی بەڕێوە دەبا ئەردۆگانە ئاک پارتیە لەبەرەوەی ئەوان هەر لە دوێنەوە ئەردۆگان ڕایگەیان کە پرۆسەی ئاشتی لە ئەمڕۆوە دەست پێ دەکا یعنی من پێم وایە ئەوان بەردەوام دەبن لە پرۆسەی ئاشتی بە پێچەوانەوە ئەگە ئەردۆگان شکستی بێنا بە ئاسان نەبوو پرۆسەکە وەکو جاران بەڕێوە بچی بە تایبەتی ئەو دوولایەنەکەی تر جەهاپە و مەهاپا خۆتان دەزان هەڵوێستیان زۆر دژ بە پرۆسەی ئاشتی ئەوان شکستی گەورەیان خواردووە لەو هەڵبژاردنە بۆیە سەرکەوتنی ئاک پارتی بەڕای من پرۆسەکە بەڕێوە دەبا پرۆسەکە بەردەوام دەبی و لەوەش گرنگتر ئەوەیە سەرکەوتنی کورد لە هەڵبژاردنەکە کە ئەمە خۆی لە خۆی لە خزمەتی پرۆسەی ئاشتیە وەکو گوتم هاوکێشەکە بە خزمەتی کورد و بە خزمەتی بەردەوامبوونی پرۆسەی ئاشتی دەگۆڕی لە تورکیا چووکە بەهێزی کورد یا هاوکێشەکە بە قازانجی کورد بە دڵنیاییەوە ئەسابی زیاتر بۆ تێگەی کورد دەکرێت لە باکووری کوردستان و ئەسابی زیاتر بۆ پرۆسەی ئاشتی دەکرێت لە باکووری کوردستان. باشە چەندە ئەمە کاریگەری لەسەر بەشەکانی دیکەی کوردستان دەبێت بە تایبەتی بۆ باشوور و ڕۆژاوای کوردستان؟ بە دڵنیاییەوە ئەمڕۆ خۆتان نەزانن سەرکەوتنی کورد لە هەر پارچەیەک سەرکەوتنە بۆ پارچەکانی تر پێچەوانەکەشی ڕاستە سەرکەوتنی کورد لەم هەڵبژاردنەوە بۆ پێشترێش لە هەموو بوارەکان لە باکووری کوردستان بە دڵنیاییەوە کاریگەری ئەرێنی گەورەی دەبی لەسەر پارچەکانی تری کوردستان بە تایبەتیش لەسەر ڕۆژاوای کوردستان و لەسەر باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام زیاتر لەسەر ڕۆژاوای کوردستان بە دڵنیاییەوە بۆ پێی کە باکووری کوردستان لە نزیکەوە کاریگەریەکی زۆری لەسەر ئەو پارچەی کوردستان هەیە. باشە بەڕێز قادر عەزیز سکرتێری پارتی ئایندەی کوردستان لە باشووری کوردستانەوە زۆر سوپاسە دەکەین کە لەگەڵماندا بووی ئێوارەتان باش. بەڵێ بینەرانی بەڕێز جارێکی دیکە دەگەڕێنەوە ڕۆژاوای کوردستان و لەوێ لە شەڕ و پێکدادانەکانی هەرێمی جزعەدا سەرکردەیەکی دیکەی داعش کوژراوە کە سەر بە کەتیبەی تایبەتی دەوڵەتی تورک بۆ ئەوەش دەیسەلمێنێ کە دەوڵەتی تورک و حکوومەتی ئاکەپە دەستیان وەرداوەتە کاروباری ڕۆژاوایی کوردستان. چەتەکانی داعش لە پەیجی تایبەتی خۆیاندا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر وێنەی کەسێکی تورکیان بە ناوی عومەر فاروق تورکی بڵاو کردەوە لە تۆڕە کۆمەڵایەکەدا هاتووە کە ئەو کەسە سەر بە تیمە تایبەتەکانی سوپای تورک و کۆماندۆ بووە کە لە شەڕ و پێکدادانی شارۆچکەی جزعەی هەرێمی جزیرە لە نێوان شەڕڤانانی یەپەگە و چەتەکانی داعشدا ڕوویان دابوو کوژاوە. فەرمانداری گشتی یەپەگەش بە بڵاوکردنەوەی لێدوانێک ڕایگەاند بوو کە لە شەڕ و پێکدادانەکاندا 56 چەتە کوژرابوون و 4 شەڕڤانی یەپەگەش لەو شەڕانەدا ژیانیان لەدەستدا بوو. گوندی زۆرمەغاری ڕۆژاوای شاری گرتەسپیش لەلایەن گروپە چەتەکانی داعشەوە تۆپباران کرابوو. بە گوێرەی ئەو زانیاریانەی بەدەست کەوتون گروپە چەتەکانی داعش لە شاری جرابڵسەوە بە تۆپ و هاون گوندی زۆرمەغاری ڕۆژاوای شاری گردەسپیان تۆپباران کردو لە ئەنجامی تۆپبارانەکەدا زیانی زۆری مادی لە ناوچەکە دراوە. ئەمە و هەروە گروپە چەتەکانی داعش گەنجێکی کوردیان بە ئەشکەنجە کوشت و بە گوێرە و زانیاریانەشی بەدەست کەوتون گروپە چەتەکانی داعش
گەنجە کوردەکەیان بە ناوی محەممەد سەید تەمەن 20 ساڵان لە کاتی گەڕانەوەی لە منبجەوە بەرەو شاری کۆبانی لە شارۆچکەی شیوخ فراندووە و گروپەچەتەکانە و گەنجە کووردە دەبەنە جەڕابرس و لەوێژ بەهۆی ئەشکەنجەیەکی درەندانە و دوور لە ئەخلاقی مرۆڤایەتی ژیانی لەدەستداوە. دواتر تەرمی محەممەد سەید لە بەتانیەک کاڵای عەربستانی سعودی لەسەر بووە دەپێچنەوە ڕەوانەی شاری کۆبانی دەکەنەوە. بەڵێ بینەرانی بەڕێز بڕیار وابوو بەڕێز جەبارەمین پەرلەمانتاری سویدی لە سەر پارتی ژینگە لەگەڵ ئێمە بەشدار بێ، بەڵام دیارە بە هۆکارێک تەکنیکی بەڕێزیان ناتوانێت بەشدار بێ لەگەڵمانە، بەڵام پێشتر بەڕێزیان کە لە باکووری کوردستان بوون و چاودێری ڕەوشی هەڵبژاردنەکانی لە باکووری کوردستان بە تایبەتی لە ئامەد و دەوروبەری کردبوو، ڕایگەیاند بوو کە لەوێ دەستێوەردان و ساختەکاری هەبووە لە دەنگەکاندا و هێزێکی زۆری سەربازی و ئەمنیەتی دەوڵەتی تورک لە ئامەد و لە دەوروبەری بڵاو کراونەتەوە، تەنانەت ڕێگەشیان نەداوە بەوانەی کە چاودێر بوون کە ئەمانیش وەک تیمێکی چاودێری ئەوروپی لێ بوون کە بنکەکان بەسەر بکەنەوە، ڕێگریان کردو لە زۆر شوێنیش تەزویریان کردو، ساختەکاریان کردووە. هەر سەبارەت بە ڕۆژاوای کوردستان، بەڵام لە باشووری کوردستان یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی لە باشووری کوردستان داوا دەکەن کە لێکۆڵینەوە بکرێت لە ڕۆشتنی ئەو گەنجانەی کە بە ناوی جیهاد و لە ژێرپەردەی ئاینی پیرۆزی ئیسلامدا دەبرێنە سووریا و ڕۆژاوای کوردستان و لەوێش بەداخەوە زۆرێکیان کوژراون. لە لێدوانەکەدا ڕاگەێنراوە دوای دروستبوونی شەڕ و ململانەی سووریا کۆمەڵە گەنجێکی هەرێمی کوردستان بۆ بەشداریکردنی شەڕەکە چوونەتە سووریا، ئەمە جۆرە پشێوێکی کۆمەڵایەتی و ئەمنی دروست کردووە. تا ئێستاش کەس خۆی لە ناردن و ڕەوانەکردنیان نەکردوتە خاوەن و هەموو لایەکیش خۆی لێ بێبەریەکە، لە بەرامبەردا هەوڵێکی وەک پێویست نەدراوە بۆ لێکۆڵینەوە لە هۆکارەکانی پشت ناردنی گەنجان و دۆزینەوەی ڕێگاچارە بۆ ڕێگرتن لە ڕۆشتنیان. ئەوەی کراوە پێگەێنانی لیژنەیەکی تایبەت بوو، بەڵام وەک دیارە ئەم لیژنەیە نەیتوانی هیچ شتێکی پێویست لەم بارەوە پێشکەش بکە و هۆکار و چارەسەرەکان بخاتە بەردیدی لایەنە پەیوەندیدارەکان یان پێشنیارەکانیان بە هەند وەرنەگیراون. لێرەوە وەک یەکێتی زانایانی ئیسلامی لە باشووری کوردستان جارێکی دیکە مەترسی خۆمان لەو بارەوە دەخینە ڕوو، پێشمان وایە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەروە لایەنە پەیوەندیدارەکان لە باشوور هەنگاوی ورتر و جددیتر باوێژن بۆم پرسە و پێویستە بەپەلە کۆنفرانسێکی زانستی ورد لەم بارەوە ببەسترێ و لایەنە پەیوەندیدارەکان وەک پارتە ئیسلامیەکان و وەزارەتی ئەوقاف و یەکێتی زانایان و تەواوی سەنتەر و ناوەندە ئیسلامیەکان و شوێنکەوتوانی بیری عیرفانی تێیدا بەشداری بکەن و تاوتوێی بابەتەکە بکەن، سەرنجام بە کۆدەنگیەکی تەواو لە کۆنگرەکە دەربچن و ڕێنمایی و ڕاستپاردەی پێویست هەروە ڕوون لەو بارەوە ڕابگەێنن بۆی بتوانرێ بە باشترین شێوە پارێزگاری لە گەنج و لای وڵاتەکەمان بکەین، بەو هیوایە کە بتوانرێ بەم هەنگاوە زیاتر ئاشتی کۆمەڵایەتی و ئاسایشی نەتەوەییمان بپارێزین. هەر لە باشووری کوردستان دەمێنینەوە ئەمڕۆ 24مین ساڵیادی کۆڕەوە مێژویی و تراژیدیەکەی ساڵی 1992 باشووری کوردستانە کە تێیدا ملیۆنان کەس ئاوارەی سەر سنوورەکانی باکوور و ڕۆژەڵات و ڕۆژاوای کوردستان بوون. لە ڕێکەوتی سیویەکی ئاداری ساڵی 1991دا و لە دوای ڕاپەڕینە جەماوەرەکەی گەلی کورد لە باشووری کوردستان و ڕژێمی سەدام حوسێن هەڵمەتێکی بەرفراوانی بۆ سەر خەڵکی باشووری کوردستان دەست پێ کرد. ئەوەش دوای ئەوات کە چرای سەوز لەلایەن ئەمریکا و زلێزەکانەوە بۆ ڕژێمی باسی عێراق هەڵکرا. لە ئەنجامی ئەو هێرش و هەڵمەتەی ڕژێمی سەدام حوسێندا ملیۆنان کەس لە شار و ناوچەکانی باشووری کوردستان ڕوویان لە سنوورەکانی باکوور و ڕۆژەڵاتی کوردستانە. لەو کۆڕەوە مێژویی و تراژیدەدا هەزاران کەس ژیانیان لەدەستدا و سەدان هەزار کەسیش ڕوبەڕووی پاکتاوی نەژادی و برسێتی و نەخۆشی بوونەوە. پاژەوەش لە سەرتاسەری کوردستان و جیهانەوە مرۆڤدۆستان بە شێوازی جوداوەخۆ کەوتن و هاوکاری خەڵکی کوردی باشووریان کرد و گوشاریشیان خستە سەر زلێزەکان تا هێڵی 36یان لە باکووری عێراق ڕاگەیان. پاژەوەی گەلیکۆر هەڵوێستی نەرێنی و دژمنکارانەی زلێزەکانی جیهان و دەوڵەتانی هەرێمیان بینی، بۆیە دووبارە خۆیان ڕێخستەوە دەستیان بە بەرخودان لە دژی ڕژێمی بەعس و سەدام حوسێن کردەوە و ناچاریان کردن لە کوردستان و دەرکەون و
ئەوەش لە پاشاندا پێگەێنانی پەرلەمان و حکوومەتی باشووری کوردستانی لێکەوتەوە. بەڵێ بینەرانی بەڕێز ئێستاش لەسەر ئەم ژارە بەڕێز مەسعود عەبدولخالق بەرپرسی دەستگای ستانداردمان لە شاری هەولێری باشووری کوردستانەوە لەگەڵدایە. بەڕێز عەبدولخالق ئەم کاتت باش. بەڕێز عەبدولخالق وەک دەزانن ئەمڕۆ 24 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر کۆڕەوە مێژوویەکەی باشووری کوردستاندا. بەڕای ئێوە دەمەوێت بگەڕێنەوە بۆ ئەو سەردەمانە بۆچی ئەم کۆڕەوە ڕوویدا ینی نەدەکرا ڕێگەی لێ بگیرێ و ئەو دەرەنجامانە چی بوون کە لە پاش کۆڕە و کەوتنەوە؟ بەناوی گەورە هۆکارەکانی زۆرن، ینی هۆکاری ئەساسی ئەوە بوو کە ڕابطڕین سەرکردایەتی و ڕێکخرا و تەنزیمی زۆر بە زەحمەتە، بەڵام بەهەر حاڵ شکستەکە و کۆڕاوەکە گزارش لەوەی دەکرد کە ئەوە ڕاپرسیەکی 100% خەڵکی کوردستان و کە داگیرکەری قبوڵی ناوی لە عێراق بژی و سەرنجامەکەشی ئەوە بوو کە بۆ هەموو جیهانی ئاشکرا کرد کە عێراق زۆرە درەنگەیەکە بەهۆی ئەوەوە بڕیاری 688 دەرچوو کە بڕیارێکی گرنگ بوو بە نسبەت کوردستان دەتوانین بڵێین لە دوای وەضعی قانونی کوردستانی گۆڕی لە وەضعێکی ئیقلیمی ناوەچی بۆ وەضعێکی جیهانی و خەتی 36 دانرا، ینی باڵێن چەند ساڵ بە حیزبەکانی کوردستان لە تەلاشدا بوون بۆ وها هەنگایەک نەدەکرا کە ئەو کۆڕەوە گەورە میلەت توانی وها بڕیارێکی نێودەوڵەتی بەدەستێنی. بۆیە دەتوانین بڵێین ئەگەر ناخۆش بوو ئەگەر شکست بوو بەڵام سەرکەوتنێکی گەورەش بوو لە سەعاتی دەوڵەت. باشە بەڕێز عەبدولخالق دەوترێ ینی ئەو کۆڕەوە مەزنە بەسەر گەلی ئێمە لە باشووری کوردستان داهات ئەگەر لە شوێنێکی دیکەدا بووە لە وڵاتێکی دیکەدا بووە لە پاژەوە دەوڵەتی سربەخۆی کوردی ڕادەگەێنرا دەستکەوتەکان زۆر مەزنتر دەبوون لەوەی لە هێڵی 36 و بڵێن حکوومەت و پەرلەمانی هەرێمی، ینی دەکرا شتێکی وا بکرایە. بەتاکید سەرکردایەتی کوردی ئەو کار زۆر شارەزای قانونی نێودەوڵەتی نەبوو، ینی نەیانزانی بڕیاری 688 ئاوا گرنگە، نەیانزانی وەضعی جیهانی لەبارەی عێراق چۆنە و یەکسەر دەستیان کرد بە مفاوەزاتێکی زۆر شکست خواردی و لەگەڵ عێراق. لەو کاتی ئەو بڕیارە دەرچوو دەیانتوانیانی ئەو بڕیارە یەکەم جارە لە بۆ کورد و لە بۆ جیهانیش کە ئیدانەیەکی واضح و متحیدە بوو بۆ دەوڵەتی عێراقی و داوای پاراستنیان لێ دەکات کەواتە دەتوانین بڵێین کوردستان لەژێر سەپۆرتی داگیرکاری بەعەسحات هێنرا درێەوە کەوتە ژێر زۆرێک لە وەسایە لە بەپێی قانونی دووەلی. ئەو کاتە حیزبەکانی کوردستان سەرکردایەتی کرد ئەگەر شارەزاییەکی زۆریان هەبوایە یەکسەر دەیانتوانی زیاتر لە کۆنکردنەوەی تەنانەت داوای دەوڵەتی کوردستانیش بکەن و ڕاپرسیش ئامادە بوو، بەڵام ئەوان بەپێکەوانەوە چون دانوستان و مفاوەزاتیان کرد و گوزەکی زۆر گەورەیان لەو بڕیارە و لە ناڕزاییەکانی نێودەوڵەتیدا بەرامبەر کوردستان. باشە پێتان وانە ئێستاش درەنگ نییە گەلی کورد یا دەسەڵاتدارانی کورد پارت و لایەنە سیاسەکان دەتوانن ئەمە هەر بەکاربێنەوە بۆی کە جارێکی دیکە گەلی کورد لە هیچ شوێنێک لە هیچ بەشێکی کوردستان ڕوبەڕووی کۆچبەریەکی وان نەبێتەوە و زامنی ئەوە بێ کە گەلی کورد جارێکی دیکە بە دۆخێکی وادا تێپەڕ نەبێتەوە. خۆی ئەزمونێکی زۆر گەورە و بەڵام وەختی باسم کرد سەرکردایەتی ئێمە نرخ و ڕێزی بڕیاری 688 نەزانی بۆیە لە ینی حەولی دەدا عێراق لە بەنگی حەوت بەربچێ بە تایبەتی وەزیری دەرەوەمان و حیزبەکان و ینی دەبواری حەوت بدرێ بڕیاری 688 تەعمیم کرد لە بۆ باقی بەشەکانی تری کوردستانیش لەبەرەوەی بەعدێکی نێودەوڵەتی زۆر بەقووەتی هەبوو. لە ڕاستیدا حالی حاضر دووبارە دەرفەت زۆر لەبارە ینی ئەگەر لە تاریخدا دەرفەتی ئیقلیمی جیهانی لەبار نەبوو بیدای من دەرفەتی ناوەکی لەبار بووە، بەڵام ئێستا پێچەوانە دەرفەتی جیهانی و ئیقلیمی لەبارە ئەوەی کە لەبار نییە بۆ بە هەنگاونان بەرەو دەوڵەت بوونیان بەرەو مافی چارەنەوەش ئەوەیە ئێمە باری نێوەخۆیی کوردستانمان تەواو بناغەکانمان دروست نەکردیە، زەمینە سیاسیمان نەکردێ، هەروە پەرتەوازن، هەروە دوو ئیقلیم و سێ ئیقلیمین، سوپایەکانمان یەکی نەگرتەوە،
ئەوەی پێ دەگوت عناصری بە دەوڵەتبوون ئامادە نەکراوە خەڵک پەروەردە نەکراوە بۆ وها هەنگاوێک بەتایبەتی حیزبەستان یعنی ئەوانەی ئیشەکانی ناوەخۆ ئامادە نەکراوە. باشە بەڕێز مەسعود عەبدولخالق تۆ ئاماژەت بە شتێکی گرنگدا بەڵام هەندێک لایەن بە تایبەتی بە دیاریکراویش پارتی دیموکراتی کوردستان زۆر جار پێی وایە گەرکێشەکان لەگەڵ بەغدا یەکلایی نەبنەوە ئەوە دەوڵەتی سربەخۆ ڕادەگەێنێتەوە بوو ئەمە بەڕێستان وەکو مزایدەیەکی سیاسی دەزانن یا دەکرێت ینی لایەندەدا بتوانرێ دەوڵەتی کوردیش ڕابگەێنرێ وەکو کە بەڕێزان لە حکوومەتی هەرێمی کوردستان یا پارت و لایەنە سیاسەکانی دیکە ئاماژەی پێدەدەن. خۆی پرۆژەی بە دەوڵەتبوونی کوردستان پەرسەکردار و پەرسە لێدوان نییە یعنی نەخشە و پلانێکە و بەشێکە لە مافی چارەنووسی ئومەتێک زۆر دوورە لەوەی کاتێک لە بەغدا تووڕە بنگرین دەوڵەت دروست دەکەینەوە بە چی تووڕەبوون نەما پاس دەینەوە ئەوە نییە یعنی ئەوە یەک لە حاڵەت سەوتەکانی گەورەیە بەڕاستی بە دەوڵەتبوونی کوردستان هەر بەشێک ینی هەموو لایەکمان پێمان باشە ینی هەر بەشێک کە دەرفەتی بوو دەوڵەتی خۆی ڕابگەینی باشە تاوەڕێ ئەوەی نەکەین هەر چوار پاسە یەک بێتە ئەو دەوڵەتی دروستکەین یانەوە وڵاتانی عەرەبی 22 دەوڵەتن هەژمە دەوڵەتی تۆرانی هەیە یعنی ئاساییە بەڵام ئەوە کێشەکە ئەوەیە سەرکردایەتی ئێمە تا ئێستا لە چوارچێوەی پەرسەکردار لە چوارچێوەی کاردانەوە لە چوارچێوەی قەیران باسی دەوڵەت دەکات لەناوەخۆ تا ئێستا وەکو وەسیقەیەک وەکو سەنتەر وەکو هەتا ئێستا ئەو ساتەش مەلەفی دەوڵەتداری نە لە سەرۆکای هێرم نە لە پەرلەمان نە لە حکوومەت نە لە ناو حیزبەکانی تازەیەوە ئەرجومی زۆرێکی وایە یعنی ئەوە ڕێکخراوی ستاندەر بۆ بە دەوڵەتبوونی کوردستان ڕێکخراوێتە حولی تەخەلایەکی لەگە هەموو لایەکدا بۆەوەی مەلەفێک دروست کرد زۆر تازەیە. باشە بەڕێز مەسعود عەبدولخالق بەرپرسیاری دەستگای ستاندارد لە شاری هەولێری باشووری کوردستان زۆر زۆر سپاست دەکەین و سپاس بۆ شرۆڤەکانت ئێوارەتان باش. دەگەڕێنەوە دووبارە بۆ ڕۆژاوای کوردستان و بەرخودانی کۆبانی بە تایبەتی بەرخودانی ڕۆژاوای کوردستانیش بەگشتی لەلایەن پارت و لایەنە سیاسەکانی سەرتاسەری کوردستانی مەزنەوە پشتیوانی لێ دەکرێت لەو چوارچێوەشدا عەلی قازی سەرۆکی پارتی ئازادی کوردستان پشتیوانی خۆی بۆ بەرخودانی کۆبانی و ڕۆژاوای کوردستان دەردەبڕێت. ئەس گەلێک کێفخۆشم بەوەی کە کوردی برای ما خوشک و برای ما لە ڕۆژئاوای کوردستانێ کاری بوون حەقی خۆ بەدەستی خۆ بگرن و زمانێ بە زمانی خۆ بخوێنن ئەو ئەرکی سەرشانی هەموو کوردایە کە بچین ئاریکاری کوردی ما لە ڕۆژئاوای کوردستانی بکەن و پێشی ئەو کۆنەپەرست و ئەو ئیسانی خائین و دوژمنی کورد کە داعش دەبێ ئەوان خوێنی کورد و ماڵی کورد و ژنی کورد بە حەلال دزانن شخۆرا ئەو ئەم حەقیمەیە کە ئەم هەمبەری وان بسەکنین و نەهێنین ئەوان ئەو تشتی کورد لە ڕۆژئاوای کوردستان بەدەست ئانیوە ئەو ش دەستێوان بگرن. هەروە عەبدوڵڵا حەسەنزادە سیاسەتمەدار لە حزبی دیموکراتی کوردستانی ئێرانیش ئەویش پشتیوانی خۆی و حزبەکەی بۆ خەبات و تێکۆشانی ڕۆژاوای کوردستان دووپات دەکاتەوە داواژ لە لایەنەکانیە و بەشەی کوردستان دەکا یەکگرتوو بن. گەلی کوردارە خەباتەکەی بە هەوراز و نوشەودا تێپەڕیوە بەڵام پاشی ئەعدامی پێشەوا قازی محەممەد و هاوڕێکانی تەنیا بۆ ماوەیەکی کورد بۆ ماوەی دوو ساڵ یا 3 ساڵ خەبات و تێکۆشانی میلەتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان وەستا یعنی کەمێک لە پاشەکشەدا بوو لە پاشان ئێدی ئەو خەباتە دەستی پێکردوتەوە لە ساڵی 1948ەوە بەملاوە خەباتی حزبی دموکراتی کوردستان و کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوام بووە
بەڵام ئەو خەباتە هەوراز و نووشەوی لێ بووە، زیندانی هەبووە، خەباتی سەگداری هەبووە، دەربەدەری هەبووە، یاعدامی هەبووە، هەموو ئەوانە هەبووە. بێزگە لەوەش ئەوەی کە ئامانجی قازی محەممەد و کۆماری کوردستان بوو تەنیا لە چوارچێوەی ئەو بستەخاکەدا نەبوو کە کۆماری کوردستانی تازامەزرا بوو، بۆ هەموو کوردستانی ڕۆژهەڵات و بۆ هەموو کوردستانی گەورە بوو. بە خۆشێەوە ئەو خەباتە لە هەموو بەشەکانی کوردستاندا تا ئێرە هەر بەردەوامە و لەگەڵەوەی بە ئارەزووکەی خۆمان نەگەیشت ئارەزە گەورەکەماوەدی نهاتووە، بەڵام پێم وایە خەباتی ملەتی کورد هەنگاوی زۆر گەورەی ناوە، دەستگەفتی زۆر گەورەی بەدەستێناوە و پشت بەخدا وا کەوتۆتە سەرگەر بەرەو پێش کە ئیشەڵا هیچ وەخت گەرانەوەی بۆ دواوە نابێت. ئەوەی کە قازی محەممەد جانی لە پێناودادانا تەنیا لە قازی محەممەدەوە نەهات بوو، ئەو میراتە بۆ قازی محەممەدی لە عەبەیدوڵای شەمزینی، لە سەعیدی پیران، لە شێخ مەحموودی نەمر، لە سەید ڕەزای دەرسیمی لە هەمووانەوە بۆی هاتووە و ئەوە وەکو ئاڵایەک ئەم داوێتە دەستی ئەوی دیکە، ئەمیش داوێتە دەست ئەوی دیکە، یعنی ئەو خەباتە بەردەوام بووە. هەر کەسە وەکو بینایەک کە دروستی دەکەین و هەر کەسە خشتێکی لەسەردادنی خشتێکیان لەسەرداناوە ئێستا ماوەتەوە ئەو بەرەی لاوی ئێستامان ئیشەڵا ئاخرین خشتی بۆدانێن ئەگەر ئێمە نەمانتوانی. بەڵێ بینەرانی بەڕێز لە ماوەی ڕابردوودا لە شاری سلێمانی باشووری کوردستان چالاکی پشتیوانی بۆ ڕۆژاوای کوردستان ئەنجام درا. لەو چالاکیەدا دوو کەس لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە لاوانی کورد بڕیاریاندا کە بەپێ بەرەو ڕۆژاوای کوردستان بەڕێ بکەون. ئێستاش یەکێک لەو بەڕێزانە لەو ڕێپەوەرانە ئارام ئیبراهیم خاس کە هاوکات ڕۆژنامەوانیشە لەگەڵماندایە و لە نزیک شاری دۆگ یا باشتر بڵێم لە نزیک سنووری ڕۆژاوای کوردستانە. بەڕێز ئیبراهیم خازەم کاتت باش. سلااوێز ئەو کاتێک ئێوە باش سلااوێەوە بینەرانی هێژای ڕوونای تیوی. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەرەتا ماندووش نەبن ئەگەر پێمان بڵێ بەڕێز ئیبراهیم خاس بەڕێستان ئێستا لەکوێن گەشتونەتە کوێ و دەتانەوێ بپەڕنەوە بۆ ڕۆژاوای کوردستان، ئایا تا ئێستا شتێک لەو بارەوە کراوە یان نە؟ بەڵێ بەڕێز هەندێرێن هەروەکو ئاگادار من چالاکیەکەمان لە شاری سلێمانیەوە دەست پێ کرد بەرەو کەرکووک، لە کەرکووکەوە بەرەو هەولێری پایتەخت و لە هەولێریشەوە بەرەو دهۆک زۆربەی ڕێگاکەمان بە پێپێوە جگە لەو چۆڵەوانی و ئەو شوێنانێکی تر ئاوەدانی لێ نەبووە، شوێن ساری سیارە بوون، ساری ئۆتۆمۆبیل بوون، دەنا باقی شوێنەکە تا گەیشتونێتە نزیک سنوور بە پێوەمانوت هێبەت نێو شارەکان. بەرحاڵ گەیشتینە دهۆک و ئەمڕۆ بەیانی لەلایەن مەڵبەندی چواری یەکێتی نیشتیمانی کوردستانەوە زۆر بە گەرمگوڕی پێشوازیمان لێکرا. بەرحاڵ بە هەردوو گاڵاکەی کوردستان و ئاڵایی تەفدەمەوە وەکو هێمای یەکێتی نەتەوەیی بەم بەستیەوەی کە بتوانین وەکو دوو گەنجی سەربەخۆ پەیامی پیرۆزبایی خۆمان و ئەو کەسانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو ئێمە بیر دەکەنەوە و خۆشحاڵن بە دروستبوونی کیانێکی کوردی لە بەشێکی دیکەی کوردستان و حرەکەتی کورد بەرەو ڕۆزگاری لە ڕۆژاوا وتمان پەیامی خۆمان بگەێنین. هەروەکو وتم لێرە لەن هەواڵانی یەنێکەوە پێشوازیمان لێکرا، بەڵام بەداخەوە لە ئەنجامی هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەی یاسایی لە سنوور بپەڕینەوە بەرەو ڕۆژاوای کوردستان، چون هەروەکو دەزانن تەنیا خاڵە سنووریەک کە دەتوانین بەرەو ڕۆژاوا بچین خاڵی سێمال کە پردێک گرنگ دەداتەوە بە ڕۆژاوای کوردستان و سنووری خاچی نییە لەگەڵ ڕۆژاوا بەو یعنی ئێمە گەر بشمانەوێ ناتوانین بە شێوازێکی دیکە لەو سنوورە بپەڕینەوە. تا ئێستا هەموو محاولەکانمان سەرڕای هەموو هەوڵە یاسایەکانمان لەگەڵ بەرپرسانی خاڵە سنووریەکە لەگەڵ بەرپرسی علاقاتی پارتی دموکراتی کوردستان لە ناوچەی بادینان هیچ وەڵامێکی ئەرێنیان نەبووە. ئەوانیان ئێمە حاضر نین مەسئولێتی گیانی ئێوە قبوڵ بکەینەوە دەفەڕنەوە بەر بەو شێوەیە وەڵامی ئێمەیان داوەتەوە، بەڵام بەرحاڵ ئێمە هەر لە بادینان نامینێتەوە لە نزیک سنوورین و دووبارە شۆڵەکانمان دووپاتە دەکەینەوە دەبێت ئەو پەیامەی کە خۆمان بە پەیوەردار و بەرگدار دەزانین و بۆی وەڕێکەوتوین بگەین ڕۆژاوا و هیوادارم بتوانین ناڵەکەی قازی محەممەد بگەین شاری قامیشلۆ
بتوانین بچینە نێو خەڵکی ڕۆژاوای کوردستان و پێیان بڵێن کە ئەو سنوورە دەستکردانەی کە 500 ساڵە ڕۆژهەڵاتی ڕۆژاوای لە گدابڕیوە هێشتا نەیتوانیوە ئەو ڕۆحینەتەوەیە لە ناو کورد بتوێنێتەوە و لە ناوی بات و ئێمە هەر یەک میلەت و یەک نەتەوەین. باشە گەر هەر لەوێ ڕێگەدان پێنەدرا لە سمێڵکانەوە بپەڕنەوە ڕۆژاوای کوردستان، ئایا ئێوە بیرۆکەیەکی دیکەتان هەیە بۆ گەشتن بە ڕۆژاوای کوردستان یاخود چالاکیەکەتان لەوێ بە کۆتا دێن؟ بەڵێ کاکەم دەرێن ئێمە هەموو هەوڵ و تەقلامانەوەیە، ینی بڕیاری ئەومانداوە کە 100% دەبێت بپەڕینەوە بڕۆین بەرەو ڕۆژاوا هەموو محاولەکەمان دەکەین، بەڵام ئێمە هەوڵی ئەومانداوە کە ڕێزدا بنین بۆ یاساکانی هەرێمی کوردستان، ینی لە دەرەوەی یاسا کارێک ئەنجام نەدەین، بەڵام دووبارە هەموو محاولەکانی خۆمان دەکەین کە بتوانین هەرکەکەمان بەجێ بگەینی. باشە بەڕێز ئارام ئیبراهیم خاز ڕۆژنامەوان و یەک لە ڕێپێوەران بەرەو کۆبانی زۆر سپاست دەکەین لە شاری دۆکی باشووری کوردستانەوە ماندوو نەبن و ئێوارەتان باش. هەر بۆ پشتیوانیکردن لە ڕۆژاوای کوردستان لە شاری هەولێری باشووری کوردستانیش هاوشێوەی سلێمانی چالاکی ئەنجام دەدرێت. چالاکیەکەی هەولێر لەلایەن گەنجانی شۆڕژگێر لە باشووری کوردستان و هەروە گەنجانی باشووری کوردستانەوە ڕێک دەخرێ، هەروە گەنجان و قوتابیانی وارگەی پەنابەرانی مەخموریش ئەوانیش بەشداری کارای تێدا دەکەن. سبەینێ ڕۆژی سێشەممە کاتژمێر 6 ئێوارە بە کاتی باشووری کوردستان دەست پێ دەکات. چالاکیەکەش لە بەردەم پارکی ڕووناکی لە ناوچەی ئیسکان بەرەو قەڵای هەولێر دەست پێ دەکا و ڕێخەرانی چالاکیەکەش داوا لە هەموو لایەک دەکەن، بە تایبەتی خەڵکی قەڵا و منارە کە بەشداری کارە لە چالاکیەکەدا بکەن و وەکو هەمیشە کە پشتیوانی شۆڕش و خەڵکی ڕۆژاوای کوردستان بوون ئەم جارەش دووپات بکەنەوە کە دیسان پشتگیری لە بەرخودانی کۆبانی و ڕۆژاوای کوردستان دەکەن. لەسەر بانگەوازی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە هەڵمەتی سەرتاسەری لە ڕۆژاوای کوردستان دەستی پێکرد بوو تا دەچێت بەشداریکردن لەو هەڵمەتە کاراتر و فراوانتر دەبێت. لەو چوارچێوەشدا 20 ئەندامی پارتی یەکێتی دیموکراتی پێدە چوونە ڕیزەکانی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگەوە. دوایەوە یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە بانگەوازی هەڵمەتی سەرتاسەری ڕاگەیاند بوو، پارتی یەکێتی دیموکراتی چەندین کۆبوونەوەی بۆ هاوڵاتیان ساز کرد و لەو چوارچێوەدا لە گوندی دەربازانی باشووری کۆبانی لە ئەنجامی کۆبوونەیەکدا 20 ئەندامی پارتەکە بڕیاریاندا بەشداری ڕیزەکانی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە بن و گەل و ناوچەی کۆبانی لە هێرشەکان بپارێزن. لەو کۆبوونەدا زەردەش ساڵح ئەندامی دەستەی بەڕێوەبەری پێدا وتەیەکی پێشکەش کرد و دەربارەی گەشەسەندنەکانی ئەم دوایە و هێرشی گروپەچەتەکان بۆ سەر هەرێمی کۆبانی هەڵسەنگاندنی کرد. زەردەش ڕایگەیان کە پێویستە هەموو دانیشتوانی هەرێمەکە بە هەموو پێگاتەکانی و بەبێ جیاوازی پشتگیری لە یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە بکەن. بەڵێ بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ڤێر، بەڵام بەر لەوەی کۆتایی پێوێنم دەمەوێت بەبیرتان بێنمەوە لە هەڵبژاردنەکانی باکووری کوردستان و تورکیادا بەدەپە سەرکەوتنی مەزنی تۆمار کردو تا ئەم ساتانە 11 پارێزگای بەدەست خستووە کە سییانیان شارەوانی مەزنن، هەروە بەگشتیش 102 شارەوانی لە شار و ناوچە و شارۆچکەکان بەدەست خراون. تا بە یەگەشتنەوەیەکی دیکە شاد و بەختەوەر بن. ئێوارەتان باش.